لەسەر ئەم پرسا زیاتر ڕادەوەستین ئەم هەموو بیانوەیە کە بەغدا بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستانی دەگرێت و هەرچی ڕێکەوتن ئەنجام ئەدرێت پابند نابێت بە جێبەجەکردنی ئەو ڕێکەوتنانەوە، واتە هەمیشە لە خوڵقاندنی کێشەیەکی نوێن و بە بیانوەیەکی تازەوە بیان و بە هەرێمی کوردستانەگرن. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە لەگەڵ عەبدولسەلام بەرواری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و شرۆڤەکاری سیاسی ئەکەین. داخۆ ئەو ڕێگریانە چین کە دێنە بەردەم، بۆچی هەمیشە حکوومەتی عێراقی لە کاتی ئەنجامدانی هەر ڕێکەوتنێک دێتە پێشەوە، بەڵام لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بیانوو دەدەزێتەوە و خۆی دەکشێنێتە دواوە؟ ئایا هیچ لایەنێکی سیاسی دەستی هەیە لەمە، یاخود ئەو هۆکارانە چین کە هەمیشە ڕێکەوتنەکان بەم ئاقارە دەبن؟ گفتوگۆی زیاتری لەگەڵ بەڕێز عەبدولسەلام بەرواری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و شرۆڤەکاری سیاسی دەکەین. ئەم کاتتان باش بەڕێز عەبدولسەلام. پێش هەموو شتێک با بزانین بەڕای ئێوە ڕێگریەکانی بەردەم بەغدا و هەولێر چین؟ بەڵێ بەیانی باش، سڵاو بۆ جەنابەت و سڵاو و ڕێز بۆ خوشکبرایانی بینەر. بەڕاستی ڕێگرەکە ناتوانین بڵێن لایەنێکە یان شەخصێکە، چونکە بینیمان بە درێژایی ئەو 10-15 ساڵە لایەنەکان گۆڕان، حزبەکان گۆڕان، سەرۆکوەزیر گۆڕا، وەزیری دارایی گۆڕا، بەڵام مامەلەکە ڕۆژ بە ڕۆژ ئەگەر نەڵێم خراپتر لێ دێت بەردەوامە. ئەوەی ڕێگرە بە شێوەیەکی هەرە سەرەکی بە تەسەووری من دوو فاکتەری سەرەکین و فاکتەرێکی لاوەکیە. هەردوو فاکتەرە سەرەکیەکە یەک هەزم نەکردنی بیرۆکەی فدرالیەت و دامپێدانی ئەوەی کە لە فدرالیەتەوە هەرێم جیاوازە لە پارێزگا هەرێم بە پێی ماددە 121 دستورش وەکو بڵێن نوێنەرایەتی دەوڵەتەکەت لەسەر پارچەیەکی زەوی هەموو دەسەڵاتەکانی پێیە. ئەمە نە لە لای وەزیرەکان، نە لە لای زۆربەی زۆری سیاسەتمەدارەکان وەرە خوارەوە بۆ فەرمانبەرەکان و پسپۆرەکانەوەنەی ئێمە گفتوگویان لەسەر ئەەکەین حەسەن ئەم مەوزوعاوەکەنەوە تو لە دیوارێکی ئەو دەی. ئەمە یەکەمین شتە. دووەمین شت بێگومان گەلێکی سیاسیش هەیە لە کاتێکدا کە حکوومەتەکانی عێراقی یەک بە دوایەکی پاش 2003 سەرکەوتوو نەبوون، کێشەیان هەیە لە پێشکەشکردنی سادەترین خزمەتگوزاری و هەمیشە خەلکەکە ناڕازیە. ئەبینی لە کوردستان سەرەڕای گەماڕۆی ئابۆری، سەرەڕای هەموو ئەو کێشانەی دروستکران، داعش، کۆڕۆنا، غێری ئەو برینی موچە، کوردستان بەراورد لەگەڵ عێراق بەراورد ناکرێت لە ڕووی پێشکەوتنەوە، لە ڕووی حتا هەندە ئەو شتانەی کە خەڵکی ئێمە لە ئەگلەیی ئەکەت بازینە کەهرەبایە ئاوەت و بەس بزانی لە عێراق چۆنە. سێەمین ینی ئەگەری لاوەکی ئەلێم ئەم بارودۆخەی نەخۆشە پەیدا بووە لە کوردستان ئەم دوو ساڵە، حزبی دەسەڵات ینی حزبی بەشدار لە دەسەڵات، یەکێکە لە ینی بڵێن جومکەکانی دەسەڵات، وەکو بڵێن نەکو خوزگاوەکو ئۆپۆزیسیۆنیش کاری کردووە، ینی بەشدارە لەو هەوڵانەی لە نەوخۆوە ئەدرێن لە بەغدا بۆ ئەوەی پێگەی کوردستان لاواز بیت و یانی ئەگەر بیدنی بەرچاوی خۆت راپۆرتەکەتان باسی دادگای فدرالی کرد. لەو 3-4 ساڵی دوای ڕابردوو زۆربەی زۆری سکالاکانی دژ بە هەرێم و دژ بە جێبەجێکردنی پابندیەکانی حکوومەتی هەم بەڕاستی لە لای عەرەبی شۆڤینی پێشکەش نەکرا بوو، لەلایەن کورد بوو، لەلایەن ئەسڵەن هەندە فراکسیۆنی بەشدار لە حکوومەت. ئەمە تەبعاً هانی ئەوانە ئەدەن ئەوانەی وەکو گوتم فاکتەرەکانی دوو یەکەم کە سۆر بن لەسەر هەڵوێستەکانیان و ئەبینن لە توانایان ئەبیت وردە وردە هەرێم تەنها بەناو بمینیت و سنووداری بکەن و وەکو هەر پارێزگایەکی تری ئەوەی کە ئێستا شەوتێنراوە لە بەغدا ئەمەش باسی خودی ناوەڕۆکی ڕێکەوتنەکان. ئایا کاملانەی ناو ئیدارەی دەوڵەت تێبینی هەیە لەسەر ئەو ناوەڕۆکی کە لە ڕێکەوتنەکە هەیە؟ ئایا ناوەڕۆکی ڕێکەوتنەکە هیچ تێبینیکی لەسەر هەیە؟ تاسە هیچ تێبینییان داوە بڵێن فلان خاڵمان بەدڵ نییە بیگۆڕن، فلان شتمان ئەبێت جێبەجێ بۆ بکرێت؟ خۆ ڕێکەوتنەکە بە ڕێکەوتنی هەردوو لاکراوە، کۆمەڵەشان ڕۆشتۆ گفتوگۆی لەسەر کراوە، بەڵام ئێستا ئەو بیانوانە دێتە ئارە. وەکو دەستنیشانکردنی تێبینی چ تێبینیەک دەستنیشان کراوە لە باسی دوو ڕێککەوتم کرد. ڕێککەوتنی یەکەم ڕێککەوتنی سیاسی بۆ ئەوەی لایەنەکانی کوردی و سنی بەپێی ئەو چوونە ناو هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت و
هەر ئەو ڕێککەوتنە سیاسیە بوو بەشێک لە بەرنامەی سیاسی حکوومەتی سوودانی ڕێککەوتن ئەو ڕێککەوتنە یعنی ئەوەی هانی کوردی دا کاتی خۆی لە بەرپرسەکانی ئێمەش باسییانە کرد کە بشنەوە هەوپەیمانیە باش ئەوەی شکستی خوارد ئەو هەوڵەی سێقۆلی لەگەر سەدر جەختکردنی ئەو ڕێککەوتنە بوو لەسەر ئەوەی کە هەموو کێشەکان بە پێی دستور و چارەسەر بکرێن و دستور ڕوانگەی دستوری ببیتە بنەما بۆ تێڕوانین و بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەمە طبعاً چاوەڕوان ئەکرا وەکو ڕێککەوتنەکانی پێشوو تەنها قسە بیت بەڵام بەهاتنی سوودانی و ئەو پەیوەندیە باشەی هەیبوو بەڕاستی ئومێدەکە زیاتر لێ هات ئەو بوو لە ئەخیرەوە ئەگەر لە بیرت بی پاش ڕاگررتنی هەناردەی ناوت ڕێککەوتنێکی سیاسی بۆ یەکەمین جار ئیمزا کرا ئەم جارە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی بەغدا ئەوە بنەمای دانا بۆ پەیوەندیە ئابوووریەکانی بینی بەغدا و هەولێر کە ببنە بنەما بۆ ئەو برگانەی کە پێویستە لە یاسای بجە بنووسێن دەربارەی هەرێم ئەمانە هیچ کێشە نییە لەسەری وەکو داق ئەو لایەنە نای عێراقیش هیچ قسەیان نییە بەعکسەوە پێش ئێمە ئەکەون لە بەنگەشەی ئەم بنەمانوانە ئەوەی تێبینی منی تایبەتە و وەرە بزانم دووبارەم کردووە لە زۆر جێگا کورد نابیت ئەو 4-5 جارە لە بودجەی یاسای بودجە ڕازی ئەبیت لەوەی مەرج دابنرێ بۆ ئەوەی مەرجی پێشوەخت بۆ ئەوەی پشکی هەرێم سەرف بکرێ یعنی ئەگەر ببینی ئەم یاسای ئیستا کە دانراوە چکۆ مەترسیەکە ئەوە بۆ 3 ساڵ دانراوە لە پێشانی هەروە بوو مادەی 12 و 13 هەمیشە کورد دەبی ئەمە بکەێت ئەمە بکەێت ئەمە بکەێت پاشان بودجەکەی بۆی ئەنێرین لە کاتێکدا کە مادەی 121 سیەم لە دستور ئەلێت پشکێکی دادپەروەەر لە داهاتە ئتحادیەکان تەرخان ئەکرێ بۆ هەرێمەکان و پارێزگاکان بە پێی ڕێژەی دانیشتوانیان و پێویستیەکانیان ئەمە تەسەورەکەم دەرگایەکە بۆ ئەوەی ئەمانە ئەم هەڵوێستای وەرگرن و هەمیشە تو هەر شتێک پابندبی ئەوانە دێن خاڵێکی تر دێنن باشە با سەبارەت بە ئەم بڕیاری کە لەسەر ناردنی نەوتی هەرێمی کوردستان کە ئێستا بەم شێوەیە بابزانین زەرمەند کێیە لەم کاتەیە کاتێکە عێراق نەوتەکە ڕدەگرێت کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە ڕەوانەی بەندەری جێهان بکرێت زەرمەندی یەکەم لە نەناردنی نەوت کێیە حکوومەتی عێراقیە یاخود حکوومەتی هەرێمی کوردستانە لە کاتێکدا کە ئەو زیانەی کە بەری کەوتووە زۆر لەوە زیاترەکە حکوومەتی عێراق داوایە کرد لە تورکیا خۆی ئێمە لە تەلڤیزیۆنێکی کوردی قساکەن بۆ خوشک و برایانی کورد قساکەین کە ئەوە چەند ڕۆژە هەفتەیەکە دووە زیاتر چاوەڕوانی موچەنە دەستیان لەسەر دلە نازانە ئاویندەی مانگی داهاتوو چییە بێگومان لە ڕووی لەو ڕوواوە بۆ من خەمی ئەمانە ئەخۆم زیاتر بەڵام لە حەقیقەتەوە گربەی قەلەمێک بگیری و حیساب بکەین تو بزانە عێراق لە مانگێ ئەگەر نەفتەکە چووبە بۆ چۆ بوو بەغدایان پارەکەی نەچووبە ئەگەر حسابێکی بەسیط بکەیت 450,000 بەرمیلی کوردستان 150 کەرکووک 600 تقریبا مانگێ زیاتر لە ملیاردێک و چارێکێک یعنی ملیاردێک و 206 میلیۆن دلار داهاتی ئەو ناوتەیە لەو 5 مانگەی کە ڕاگیراوە زیاتر لە 6 تریلیۆنە ئیتر ئەگەر تورکیا قەرەبوش داوا بکەت لە بەغدا چوارقاتی ئەو پارەیە زەرەری کردووە تورکیاش زەرەرەکەت چونکە تورکیاش ئەگەر ڕازی ببە ڕەنگە ئەو شەرتانەی ئێستا زانیمان کە تورکیادا ئەنی دەبی بەردەوام بن لەوەی 13 دلار بۆ من کەمتر دەبی 7 دلار لە بەرمیل بدەنە شەریکەی من لێکی دای هەر چەند ڕۆژێک زیاتر نەوتەکە ڕاگیرێ هەردووکیان ئەوان خەسارەتەکەن بەڵام من تەسەورەکەم لە بەغدا خاوەن ماڵ نییە یعنی خاوەن ماڵ خەمی ماڵەکەی ئەخوات خەمی هەموو شتی ئەخوت کە ملیاردەهای دلاری عێراقی بە فێرۆ بن و پرۆژەی وەهمی دەبیت چ خەمیانە بە تایبەتیش کە ئەو خسارەتەیە لەگەر ئەوە بیت کە حکوومەتی هەرێم زەرار بکات خۆتەزانی هەندە پەرلەمانی کورد هەبوو چەند جار چوبوونە بە سیاستمەداری عێراقیان وتبوو
ئێوە پارە نەنێرن فشار بخنە سەر پارتیەوە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی ملەتەکە ڕائەپەرێت و ئیتر کەیفی خۆتانە چی بکەن لەگەڵوان بیکەن ئەم عەقلیەتە ئەم ئاراستەیە هەیە بۆیە زەرەرمەند حەقیقە هەر سێلایەنن یعنی تورکیایە زەرەرمەندە عێراق زەرەرمەندی سەرەکیە و کوردستان بێگومان کە ئێمە سەرچاوەی داهات نەهات کە بتوانین عەلەقەڵ بەو ئەرکە هەرچیت حکوومەتی ئێمە کە فەرمانبەری ئێمە ڕۆژانە دەوامەکەێت مافیتی شایستەدارەکانی بکاتە دەستی. بەڵ ئێمە سوپاس دەکەین عەبدولسەلام بەرواری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و شرۆڤەکاری سیاسی لەم گەشتەی هەواڵەکان لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان سوپاس.